نحن يسرنا أو يشرفنا أن نتحدث كعرب العراق. مشروعنا قائم على تحرير العراق من الاحتلال الكردي، فأما إقامة إقليم عربي في مواجهة الإقليم الكردي، وأما ينفصلوا عن العراق. ئەمە قسەیەکێکە لە وبەشەکانی مەسعود بارزانی کە لە بری وتەبێژی پارتی و مەسعود بارزانی لەبارەی پرسی سەرۆکایەتی کۆمارەوە قسەکە. رئيس الجمهورية المنتخب الذي سنصوت نحن والتيار الصدري، يعني عزم وتقدم والتيار الصدري، سنصوت للاسم الذي سنتلقاه من الفخامة الرئيس مسعود البارزاني كائنا من يكون. مەشعان جبوری تا کۆتاسا دژی کورد و هاوکاری سەدان بووە، بەرپرس بووە لە کوشتن و بڕینی سەدان کورد لە سنووری مەسڵ. دوای 2003 بە هاوکاری پارتی کەناڵێکی بۆ بەحسیەکان کردەوە بە ناوی زەورە کە پاڵپشتیە و تیرۆرستانی دەکرد گەنجانی عراق و کوردیان لە ڕێگەی عوزێم سرەبڕی. نقرأ الفاتحة على روح الرئيس الشهيد صدام حسين. نحن هنا بسم الله الرحمن الرحيم. على أحد. نحن هنا ندين رجل قتل آلاف وملايين من العراقيين. لسنا هنا لنقرأ الفاتحة على أحد، على ظالم. مەشعان یەکێکە لە هاوڕێکانی مەسعود بارزانی هەر کاتێک کێشەیەک دێتە پێشەوە بۆ پارتی لە عێراق و پێش هەموو کەس بەرگری لە مەسعود بارزانیەکە. پارتی لە پرسی سەرۆکایەتی کۆماردا لە یاریشی سەخت و تاقت پڕوچێندایە، چونکە ئەزمونێکی تاڵ و کارتێکی سوتاوی فڕێداوەتە بەردەم یەکێتی. ئەزمونێک کە 2010 بوو هەوڵەکەی شکستی خوارد فواد حوسێن دەرنەچوو. کاتەکەشی کە هۆشیار زێباریە ڕوخسارێکی تاڵ و باگراوندێکی گەندەڵی هەیە کە یاسا ڕێگەی پێنادا. برادران لە حکوومەتی عێراق، داواتان لێ دەکەم بە جددی و بەهێمنی خوێندنەوەیەک بوو مێژووی پەیوەندیەکانمان بکەن. ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حواردا نەخەن. پارتی کارتی سەرۆک کۆمار وەکو وەرەقەیەکی قومار تەماشاکە ڕیسکێکە دەیکە، هەرچەند دڵنیاشە لە دۆڕاندنی، بەڵام پێشی وایە بەکارهێنانی ئەم کارتە لە داهاتوودا ئەگەری هەیە سوودی هەبێت، چونکە دوای شکستی ڕیفراندۆم پارتی بە هەموو هێزێک خۆی دەنووسێنێ بە عێراقەوە، هەرچەندە عێراقیەکان زۆر جار پارتی ڕەت دەکەنەوە، بەڵام پارتی هەر خۆی بە عێراقیی خاوێ نەزانێ. بە جۆرێک پارتی گەشتۆتە ڕادەیەک لە بری سرودیای ڕەقیب هەڵدان بە باڵای کووردا بەم جۆرە هوتافی حیزبی دەکێشن. سەرۆکمان بارزانیە